بینەرانی بەڕێزی تلویزیونی کۆمەڵە لە بەرنامەی تەندروستی سڵاوی خۆم و باقی هاوکارانم پێشکەشتان بێت و هیوادارم بە بەرنمەیەکی بەکەڵ بتوانین لە خزمەتتانە بین. بەڕێزان بۆ بەرنمەی ئەم هەفتەی تەندروستی بابەتێکی زۆر مهممان بۆتان هەڵبژاردووە، بابەتێک کە تەئسیراتێکی گرنگی هەیە لەسەر ژیان، ئەویش پیاسەکردنە. دیارە لەسەر ئەم مەوزوعە و ئەهەمیەت و ئەو فەوایدەی کە پیاسەکردن یا پیادەڕەوی هەیەی لەسەر لەش یا ئەندامەکانی لەشە، ئەویش ئەتوانێت بە کۆندام بێت یانێ دەستگایك بێت، وەکو دەستگای گوارش، وەکو دەستگای سوڕانی خوێن، دەور و نەخشی هەیە. بەڵام بۆ یاداوەریکردنێکی سەرەتایی تا بچینە سەر بابەتی ئەسڵی بەرنمەکەمان کە چۆن ئەتوانین پیاسەکردنێکی کاریگەرمان هەبێت، داواکەم لە هاوکار و ئیدیتۆرمان وێنەی هەیە کە نیشانمانی بدات کە لەو وێنە تەئسیراتی پیاسەکردن یا پیادەڕەوی لەسەر ئەندامەکانی لەش نیشانەدات. یەکەم ئەندام کە ئەتوانین ئشارەی پێکەین خوێنە. پیاسەکردن لەسەر خوێن چه تەئسیراتێکی هەیە؟ تەئسیرەکەی ئەوەی کە ئەڵێن کەسێکە نەخۆشی قەنی خوێنی هەیە یا دیابەتی هەیە، ئەو کەسە شەکرە لە خوێنەکەیە بەرزە. پیاسەکردن ئەتوانێت کۆنتترۆڵی کات، خۆی دەرمان نییە بەڵام ئەتوانێت کۆنتترۆڵی کات ئەو بەرزی و نزمیە بەتایبەت بەرزی بوونەکەی تقریبان کۆنتترۆڵ و کاتەوە لە حدێکی ماقولە بێت، زیاتر لە حد بەرزە و نەبێتەوە. ئەوە یەکێک لە تەئسیراتی هەیەت کە پیاسەکردن هەیەی لەسەر دڵ، لەسەر خودی دڵ، کە دیارە دڵ کاتێکە ئەو خوێنەکە وتمان پمپاژش بکرێت، ئەو پمپە دڵیش ئەیکات، یانێ دڵ خوێنەکە پمپاژەکات لە ناو لەشە. پیاسەکردن خۆی دەور و نەخشی هەیە لەسەر ئەو پمپاژکردنە، لەسەر نەخۆشیەکانی خوێن. بازی نەخۆشیەکان وەکو چۆری خوێن کە بیان نەخۆشیگەرێکە ڕەبتی مستەقیمی هەیە بە دڵەوە، وەکو نەخۆشیەکانی دڵ، ناڕەسایی دڵ، لەسەر ئەوانە دەور و نەخشی هەیە. ئەو نەخۆشیە دڵانە کەسانێکە پیاسەکەن بە چاو ئەوانەیە کە پیاسە ناکەن یا کەمتر ماوەی کەمتر لە ساعاتی ناو هەفتەکەیانە پیاسەکەن، ئەوە دەور و نەخشی خۆی لەوێ نیشانەدات. یەکێکی تر لەو کۆ ئەندامانە یا دەستگا کە پیاسەکردن نەخشێکی مستەقیمی هەیە لەسەری دەستگای گوارشە. ئەو دەستگای گوارژەیە هەناویە کە دەستگای داخڵیشی پێڵێن، هەر لە مەعدۆ تا ڕیخۆڵەکان پیاسەکردن تەئسیراتێکی زۆر مثبەتی هەیە لەسەری، بەتایبەت ئەوەی کە خواردنێکە ئەخولگێت بۆ حرەکەکردنیان، بۆ ئەوەی کە زیاد لە حد لە لەشە نەمێننەوە، یا ئەوەی کە بە زوانێکی سادە بڵێن بۆ وێنە قەبزی نەوێت، ئەو کەسە تووشی قەبزبوون نەبێت. پیاسەکردن دەور و نەخشی هەیە بۆ لەسەر دەستگای گوارش. لەسەر جۆنگەکانە، ئەو جۆنگەگەرە کە دوودانە ئێسک لە شوێنێکە کە ئەگەین بە یەک و ئەو شوێنەکە جۆنگەیە، ئەو جۆنگە حرەکەت دەکات کە دیارە و حرەکەتە جیالەوە کە ئەوە عامڵی حرەکەت کە جۆنگەکانن بۆ بەرزەوکردن، بۆ ئیشکردن، هەر جۆنگەکان دەور و نەخشیکی خۆیان هەیە. هەم یارمەتیدەرە پیاسەکردن، هەم تەقویەت کەرەوەی ئەو جۆنگانەیە یا ئەو مەفسەلانە. لەسەر مێشک لە سوڕانی خوێنە، خوێنێکی باشترە گەینێ بە مێشکە، چون مێشکیش خۆی ئەو خانگەرێکە هەن لەوێ پێویستیان هەیە، هەم بە موادی غەزایی، بە ڤیتامینەکان، بە ئۆکسیژن، کە ئەو کارە خوێنەی کات ئەو پمپاژیشە کەوتمان لەسەر دڵیش ئەو تەئسیریت ئەو سوڕانی خوێنە بۆ مێشک ئەو تەئسیراتیە هەیە پیاسەکردن کە دایەنێت.
یا ئەوەی کە ئسترس یا دڵ ڕاوکێ دێتە خوارەوە، ئەو کەسانێکە تاقیقات نیشانی داوە کە پیادەڕەوی یەکەن بە چاو کەسانێک کە پیادەڕەوی ناکەن ئسترسێکی کەمتریان هەیە یا تەسیراتێک کە پیاسەکردن لە تەنزیمات لەشە بەتایبەت لە تەنزیم و هورمونگەرە هەیەی. ماسوولکەکان ئەو ماسوولکانایش کە ئەروتم کە لەسەر جۆنگەکان ئەو تەسیراتیە هەیە پیاسەکردن هەر بۆ تەسیراتیشی هەیە لەسەر مایچەکان یا ماسوولکە، هەم تەقویەت نگایان تێرێت، هەم ئەوەی کە ئەتوانێت هەموو کاتێک کارابن لەسەر فعالیەتی خۆیان بتوانن بمێنەوە بۆ وێنە سەرحاڵ بنەوە مایچەگەرە تووشی نەخۆشی یا ئازار یا چکۆلە بوونێکی لە ڕادەبەدەر نەبن. پیاسەکردن لەسەر ئەوانیشە دەور و نەخشی خۆی هەیە. جیار لەمانیشە لەسەر ئێسک بۆ سڵامەتی ئێسک حتممە تەسیراتی خۆی هەیە. کەسانێکە پیادەڕەوی زۆرەکان یا بەنسبەت لە حاڵەتێکی تەعادوڵە هەن بەتایبەت کەسێکە بە ساڵاچوو بێت، ئەو کەسانە کەمتر توش حاڵەتێکە بن کە بە حاڵەتی کەوتنە هۆی ئەوەی کە ئێسک و ویتامین دێ و دەور و نەخشێکە هەیەی ئێسک ئەتانێت ئەو کەسە تووشی کەوتن بێت یا ئەوەی کە تەعادڵی شێوی گێت بە یەکە. ئەگەر مەجال بێت حتممە بەرنامەی داهاتوومان تەرخان کردووە بە کەوتن هۆکارەکانی و چۆن ئەو خەتەراتە کەمەوە بکەینەوە کە حتممە ئەگەر مەجال بوو بەرنامەی داهاتوومان ئێمە تەرخانەکەین بە ئەو مەسئلە زیاتریش لەسەر ئێسک لەو بەردامە قساکەین. وەکو دوایین شتێکە ئەتوانین تەسیراتی پیاسەکردن لە سەردانین کێشی بەدەنە لەش یا ئەو وەزنە کە هەیەی دیارە تەعادڵی وەزن ڕاگررتنی ئەو تەعادڵە زیاتر لە حەد کێش نەڕواتە سەرەوە، چونکە خەڵەوی یا چاخبوون ئەوێتە هۆکارێک بۆ زۆرێک لە نەخۆشیەکان کە پیاسەکردن دەور و نەخشی هەیە. ئەگەر شمایکی کولی بدەین ئەوەیە کە پیاسەکردن هەر لە سەرەوە تا قاچەکان یانێ توا و لەش ئەتوانێت تەسیراتێکی پۆزیتیڤ و موسبەتیان لەسەرەدا بنێت. بەڵام ئەم پیادە ڕەویە چۆن پیادە ڕەوی یا پیاسێکی کاریگەر بێت لە هارواردا تاقیقاتێک کراوە کە ئەو تاقیقاتە ئەڵبەتە پێی تەجروبیات و بە پێی ئەزمونێکە یەکێک لە ئوستادانی ئەو زانکووە هەیەی بەناو لاورێن ئێلسۆن کە خۆی دکتۆرە متخەسیسی ئەوەی کە ئەڵێن فیزیۆتراپی یا جۆرگەرێک لە وەرزشگەر کە بۆ سڵامەتی لەش بەکارە بگرێت متخصص لەو بوارە، بەڵام خۆی فیزیۆتراپی لە زانکۆی هاروارد دەرسات مەتاڵبێکی دووتووە کە مەتاڵابەکان تازەن لەسەر پیاسەکردن وای شمان پێ ئەڵێت کە چۆن ئەتوانێت کە کاریگەری زۆرترەوە بێتەوە. ئەوەی کە هەیە پیادەڕەوی خۆی ڕێگەیەکی باشە بۆ ئەوەی کە سڵامەتی دڵ بۆ سڵامەتی دڵ یا ئەو دەمارانەی کە خۆی نەبن و خۆین تێرنەوە تەسیری هەیە. ئەوەی کە لۆرن ئێلسۆن تاقیقی لەسەری کردووە تەسیراتی باش و باشترکردنەوەی پیاسەکردنە لەسەر دڵە کە ئەو تاقیقاتە یا ئەو متاڵعەکە نەشری داوە لە ماوەی 15 شەوی ڕابردووە ئەوەمان پێڵێت کە پیاسەکردن وەرزشێکی سادەیە، ئاسانە، لە هەر شوێنێکە قابلە ئیجراس. بۆ وێنە حتا ئەگەر ئەلبەتە ئەگەر هەوایکی باش بێت یانێ هەوا جریانی بێت و بڕوات، ئەگەریش بە پێی بازێ مەسایلی کەسی نتوانێت بڕواتە دەرەوە، کارەکەی وابێت شتێکی بۆ بێتە پێشەوە کە نتوانێت لە فەزای ئازاد کەڵک وەربگرێت، وتم بۆ شەرتەی کە هەوا جریانی بێت، ئۆکسیژنێکی کافی بێ ئەتوانێت لە ژووری ناو ماڵەکەیشی ئەو پیاسەکردنە ئەنجام بات.
هۆکارەکە کولسترۆلی خوێن یا ئەو چۆری خوێنە تێرێتە خوارەوە بە تایبەت جۆرە خراپەکەی فشاری خوێندا بەزێنێت ئەوی شەر لە تەسیراتێکە کە پیاسەکردن نەتوانێت بێتیت و هەروە کە لە بابەتی ئەوڵیش ئشارەمان پێکرد لەسەر کنترۆلی قەنی خوێنە بەڵام ئەم مەطلبە زیاتر لەسەر دڵە پیاسەکردن چه تەسیراتێکی لەسەر دڵ هەیە و چۆن باشتری بکەین کە تەسیراتەکە باشتر بیانێ کارێکی بێخۆ نەبێت کارێکی بێهۆدە نەبێت لۆرن ئێلسۆن کە متخصصی فیزیوتراپیە لە شەبەکەی تەوانبەخشیشە لە بەشی مەجللەی هارواردیشە خۆی قەڵەمی لێات ئەڵێت کە 20 تا 30 خولەک پیادە ڕەوی لە ڕۆژە ئەتوانێت مەترسی تووشبوون بە نەخۆشیگەر دڵ تا 30% بێرتە خوارەوە ئەگەر سەرنج بدەین ماوەکە زۆر کورتە یعنی 20 دقیقە تا نیم سعات ماوەی کە بۆ هەموو کەسێک دەسەدات بەڵام ئەگەر نەتیجەکەشی تواشە بکەین سیرکەین ئەوینین کە 30% نەتیجەیەکی زۆر کەم نییە زۆر عالیە ئەڵێت کە کەسێک بتانێت 20 دقیقە تا نیم سعات پیادە ڕەوی کا لە ڕۆژە تا 30% خەتەری نەخۆش تووشبوون بە نەخۆشیەکان دڵ دێرێتە خوارەوە یعنی ئالمە ئەتوانین ئێمە بزانین کە چه قازانجێکی هەیە پیادە ڕەوی ئەمە کە وەرزشێکی سادەیە لە هەموو شوێنێک و لە هەموو کاتێکیشە گونجاوە بۆ ئەو کەسانەکە بیانەوێت ئەنجامی بدەن ئەڵێت ئەگەر پیاسەکردن لەو مەحەلەتانە لەو شوێنەیە کە ئەگەڕێت ئێتر ماندووتی کردووە ئەتوانی شۆنەکان گۆڕیت بۆ وێنە ئەگەر هەموو ڕۆژێک دیتە دەرەوە لە ماڵە بەلای ڕاستە دەسەکەی بە پیادە ڕەوی ئەتوانی ئەم جارە و شوێنەکە گۆڕی لە لای چەپەوە دەستکەی بۆ ئەو تووشمانبوونە نەبیت خۆشی واڵێت ئەڵێت تانیت مەسیرەکە ئەوەسکەیت و هیچی ناوێ فقەتی ئەوەی کە بەنی پێڵاوەکانتان تونترکەنەوە و شوێنەکە بگۆڕن دکتۆر ئێلسۆن پێشنیارێکە کات ئەڵێت ئەگەر زیاتر علاقەتان هەیە بۆ ئەوەی کە سڵامەتی دڵ و دەمارەکانی دڵ پارێزراو بێت چەند دەورە پیادە ڕەوی تونترە و کەنەوە یانێ بە خێراییەکی زۆرتر سرعاتێکی بانتر ئەو پیادە ڕەویتانە بکەن بە تەمرینەکانی خۆتان ئیزافەی کەن بۆ ئەوە تەسیراتی بێت ئەڵێت کە ئەگەر هەموو کاتێک بە سرعاتێکی معەن بە سرعاتێکی سابت پیادە ڕەویکە لەشی ئێوە دەکە و ئینە ڕاتێت ئەتوانێت شتەکە حاڵەتێکی وابێت کە تەسیرێکی نەمێنێت یعنی ئەگەر هەموو ڕۆژی ئێمە بە سرعاتێکی سابت حرەکەتکەین لەش عادەتی پێکات وەکو ئەوەیە کە جوڵێکمان نەکردوێتەوە پێشنیاری هەیە ئەو پێشنیارەکەی ئەڵێت کە جێگرتن یا ئەوەی کە هەر ئەگەر بەم شێوە گەرەکت نییە خێرایە کە سرعاتەکە ببیتە سەر مەسافەتەکە فاصلەکە زیاترە و کەرەوە یا پێچەوانەکەی ئەگەر بۆ وێنە ڕۆژی نیو سەعات پیادە ڕەویەکی هێواشتا هەیە ئەتوانیت ئەگەر خێرات کردو بیکەیتە مشکلە نیە 15 خولەک یعنی ئەوە پێشنیاریە کردووە هەر دکتۆر ئێلسۆن ئەڵێت کە ئەتواننەوە ئامادەگی خۆتانە دوای ماوەیەک ئەگەر مەسەڵ سرعاتەکەتان برتە سەرەوە لە پیادە ڕەویکردنە ئەوە خۆی ئەتوانێت کە دوای ماوەیەک و لەش ئامادەگی هەیە کە ئەو ماوەیشە زۆرترەوەکەنەوە ئەڵێت ئەگەر ماندووی شەبی دەڵێت کاهین بووە هەواس پەرتی یانە خۆت هەواس منحرفکەی بە شتێکە کە مەسەڵ بێژیت ئیمڕۆ ئاژن نیم ساعت ئەوە هەر چاوت لەسەر ساعاتەکە بێت کە کەی تەواوە بێ و 20 دقیقە یانی ساعاتە ئەوە لێتانیت زینت بە شتکەرێکی مثبت هەواست خۆت پەرکەیت یا ئەتوانی کە پێشەوەی حرەکەت بکەیت مەسیرەکە دیاریکەیت بەڵام بۆ ئەوەی کە کاریگەریکی مثبەتی بێت ئەم چەندانە
پێشنیاری هەیە پێشنیاریکە ئەوەیە کە ئیسە ساعتگەرێک هەن کە ئەو ساعتگەرە بە ساعتگەرێکی هوشمند ئەناسرێن ئەو ساعتە کاتێکە کەسێک ئەتوانێت میزانی کات چەندێک پیادە ڕەویە کات بە کیلومتر نیشانی بدات چەندێک کالۆری مەصرف کردووە ئەوانە هەموو نیشانەدات بەڵام خۆی دیارە شاید ئەمە لای ئەوانەوە زۆر بە ئاسانی دەستکەوێت بەڵام ساعاتی هوشمند لە لای خۆمانەوە شتێ نییە بۆ هەموو کەسێک دەست بدات و لەسەر مەچەکی هەموو کەسێکە بێت بەوی بازێ شتەر کە ئەگەر نەبوو من خۆم زیام کردووە حتممە لە درێژەی بەرنمەکە ئشارەی پێکەین ئەو ئشارەکات کە بۆ ئەوەی کە ماندوو نەبیت کە هەموو ڕۆژێک بچی ماندوو نەبێت ئەڵێ لە هدفۆن استفادەکەن هدفۆنە کە توانیت رادیۆکی پێگوێ بگری گۆرانیکی پێگوێ بگری ئەوێت کە لەوەی شاتوانین استفادەکەن بەڵام ئەو هدوونیشە لە کاتی پیاسەکردنە دیارە احتیاطاتی خۆی هەیە چونکە ئەبێت کاتێک پیاسەکەی مەترسی هەیە لە دەوروبەرت بە تایبەت لایەن ماشینە و بۆ ئەوەی کە ئاگاداری وەزعەکە بیت لە پیاسەکردنە باشتر ئەوەیە کە یەکدانە لە گوێەکان هدفۆنی پێوە بێت و گوێ بگریت گوێکت ئازاد بێت کە دەوروبەری خۆت بزانیت حاڵەتی هەیە لە مەترسیەکان دوور بیتەوە بە تایبەت لە مەترسی تەسادفکردن ئەگەر جلیشی یارمەتی جلێکی ڕاحەت بێت ئەتوانی یارمەتی دەربێت کە بۆ جلیش هەر ئشارەی پێکەین لە درێژێ بەرنمەکەمانە بەڵام دکتۆر ئیلسۆن دەستوراتێکی داناوە کە باشە خێراییەکە چۆن بێت ئایا ئەو ماوەی کە دیاریمان کردووە هەر بەو سرعەتە بێت کە پێشتر بوومانە ئەو دەستوراتێکی داناوە یانی ئاڵۆگۆڕگەرێکە یەکێکی لە سەرکاتە دایناوە ئەڵێت کە خێرایی سرعەتی خۆتان بۆ 30 چرکە تا 60 چرکە بوونە سەرەوە یعنی بۆ نیم دقیقە تا 1 دقیقە کاتێککە تۆ پیاساکەی ئەو خێرایە بۆیتە سەرەوە سرعەت و زیاکەیتەوە دوای ئەوەیشە 1 تا 2 دقیقە ئیسراحەت نەکەیت یعنی نەوێسیت بەڵام بیتۆ سەر ڕێگە چوونەکەی عادیەکەی پێشترت کە ئەچوی ئەڵێت کە کاتێکە نیو دقیقە تا 1 دقیقە تون ئەچیت دوایەوە 1 تا 2 دقیقە هێواشتری کەرەوە بێرەوە سەر ئەو سرعەتە پێشووی خۆتە تاتیتە سەر سرعەتە عادیەکەت ئەڵێت کە ئەمە شەرت نییە حتممە 30 تا 60 چرکە یعنی 1 دقیقە حتممە ئەوە دانی 2 دقیقە نەرم چیت 1 دقیقە تون 2 دقیقە ئەتوانێت ئەڵێ خۆی وای وتووە کە ئەتوانێت ئەو تغییراتە لە 8 ثانیە تا 4 دقیقە بێت ئەوە بەنسبەت توانایە و کەسەسە بۆ وێنە کەسێکە ئەتوانێت 2 دقیقە خێرایی سرعەتەکەی بواتە سەرەوە ئەگەر 2 دقیقە سرعەت چوو ئەتوانێت 4 دقیقە 3 دقیقە سرعەتەکەی کەمەوە کاتەوە ئەڵێت کە ئەگەر سرعەتەکە بڕواتە سەرەوە ئەتوانی زمانیش کەمترەوە بێتەوە ئەوەشە یەکدانە ڕەوشەکەی داینیاوە ئەڵێت کە زمانەکەی ئەوە مهم نەوێ بۆتان خۆتان ئەتوانن میزانیکەن یانێ تون بچن دوایەوە هێواشی بکەنەوە تونی بکەنەوە لە پیاسەکردنەکە هێواشی کەنەوە هەروواکە ئشارەمان کرد لە ئەوڵ بەرنامەکە وتیوی کە دوای ماوەی کە ئەگەر بە 1 سرعەتەوە ئەو کەسە پیاسەکات بەدەن ئەی ناسێت سرعەتی بێکات یانە تەمەڵە بێتەوە بۆ حاڵەتە شاید تەسیرێکی وا کە ئینتزارمان هەیە نەیبێت تەمرینێکی تر کە هەیە ئەویش وتیە و تەمرینە باشە بە تەمرینێ تاباتان ناوی هەیە ئەڵێت ئەتوانن ئەوەیشە بەکار بوون تەمرینەکەیژە زۆر باشە ئەڵێت کە ئەتوانێت کە ئەو دەورە کە هەڵەگەڕیتەوە بۆ حاڵەت عادی ئیسراحەت نییە بەڵام وەکو حاڵەتی ئیسراحەت یانی ماوەی کە تۆ تون ئەچیت بەڵام تیتەوە ئەوە کورتترە بکەیتەوە نسخەی کلاسیکەکەیشی وتووە وتویە ئەم تاباتە نسخەی کلاسیکەکەی ئەوەسە کە 20 ثانیە بە خێرایی بڕۆیت 10 چرکە هێواشی کەیتەوە یعنی بەرعەکسە بێتەوە بەرعەکس ئەو پێشتروتمان کە سرعەتەکە زۆرترە بێتەوە کاتەکەی مەسەڵەن 1 دقیقە بەڵام کاتێکە هێواشە بێتەوە بورن
کاتێککە تون ئەڕۆی بەفرز 1 دقیقە بە خێرایی ئەڕۆیت 2 دقیقە ئەتوانیت سرعتەکە هێواشەکەیتەوە. بەڵام ئەم تاباتە ئەم شێوەی تاباتە ئەوە ئەڵێت کە ئەگەر بۆ وێنم 20 چرکە تون ئەڕۆیت ئەو ڕێکاوریە 10 سانیە بێت، یعنی کەمترەوێتەوە پێچەوانەی ئەو دیارە ئەو ئەگەر کەسێ بە قدرەتی بەدەنی ئەو کەسە بەستگی هەیە کە لەم شێوە ماوەی خێرا چوونەکە زۆرترە لەو ماوەی ڕێکاورێ یا تیتەوە سەر حاڵەتی عادیەکە. ئەڵێت ئەگەر گەرەکتان نییە لە تایمر استفادەکەن ئەوەی کە وتمان هەموو کەسێک شاید دەستڕسی نەوێت بۆەوەی کە ئەو تایمەرگەرە ئەو سەعاتە هوشمەندگەریە بێت. خۆب ئەوش شێوەگەرێکی دیاری کردووە. ئەڵێت ئەتوانن لە نیشانە استفادەکەن بۆ حرەکەتکردن. بۆ وێنە دارێکە بینیت ها لە 20 متریە و 30 متریە و ئەڵێت تاگەیمە و دارە من خێرایی سرعتم ئەبەمە سەرەوە تا ئەو دارەکەی تر یا ئەو سەر چوارڕاکەی تر بە سرعتێکی عادیترەوە چم بۆ وێنە لەم چوارڕا بۆ ئەو چوارڕا خێرایی سرعتمە بەمەبان چوارڕای بعدی یا دوو چوارڕای بعدی کە بۆ وێنە ئەتر مەسیرەکان فەرقەکات ئەتوانی خێرایی سرعتەکە و بیتە خوارەوە. یا ئەگەر هایتە دۆر مەیانێکە فلکەیکە لەوە ئەتوانی مەساڵان هەر بە چاوەکرگە بیکەیتە 4 بە شەو تا دۆر ئەو مەیانە ئایتە و 1 لە 4 بە خێراییکی تونەوە بڕیت ئەو 3 بەشەکەی تری بیتۆ سەر سرعتە نورماڵەکە سرعتە قبلیەکە ئەویشە وتوی ئەتوانن ئەو ڕەوشیشە استفادەکەن. وتویەتان هەنگاوەکانتان بژمێرن، یانێ ئەگەر 25 هەنگاو تون ئەڕۆیت 50 هەنگاو لەو حاڵەت ڕێکاوری یا هێواشکردنەوە بێ کاتێک 50کە تواوە دیسانەوە 25 هەنگاو تونتر بڕۆ هێواشی کەرەوە 50 هەنگاو بڕۆ ئەوە بەبوو شمارش یا شماردنی هەنگاوەکان ئەو استفادە کردووە. وتویە خۆی ئەگەر کەسێکیش لە گوشی یا هێدفۆن کەڵکوەرەگرێت بۆ پیادە چوون ئەتوانێت ئاهەنگێک دابنێت ئەو ئاهەنگە مەسەڵەن گۆرانی گوێ بگرێت ئەو گۆرانی بێژێت تا ئەم گۆرانی توابێت تون بڕوات دوو گۆرانی دوای ئەو گۆرانیە هێواشی کاتەوە. ئەوە بۆ کەسانی کە هەلپیان خۆشە لە کاتی پیاسەکردنە کەڵک وەربگرن لە هێدفۆن یا ئەو گوشیانە هەیە. ئەڵێت بۆ ئەوەی کە عەلاقە زۆرترەوە بێتەوە ئەتانن کتێبخانەی گویا یا سەوتی لەوانە کەڵک وەربگرن. ئەڵبەتە من زیایکەم کە دیارە ئەو نووسری مەقالە لە شوێنێکە وەکو ئەو مشکلاتی کە هەیە لە ئێرانە ئەو خێرایی ئینترنت کە ئەوە ها لە خوارەوە کەیفیەتەکەی ها لە خوارەوە ئینترنت ئەوە قدرەتی نییە کە کەسێک بڕواتە دەرەوە هەمزەمان دەکە ئەوەیشە گوێ بگرێ بۆ کتێبێکی دەنگی یا ئەو شتێکە خۆی عەلاقەی هەیە. بەڵام من وەکو پێشنیاری خۆم ئەتوانن کە لە کاتی پیاسەکردنە ئیسا هەموو کەسێت تەلەفۆنی پێ ئەتوانن لەگەڵ دۆسێکە تەماس بگرن ئەوە خۆی هەم ئەتوانێت ئەو واوتمان هەواسپەرتی هەواسەکە پەرتۆکاتەوە کەسە بتوانێت ماوەیەکی زۆرتر یاونە سەرنج نەدا چەندێکی ماوە کەی توا بێت کاتەکەم ماوەیەکی زۆرتر پیادە ڕەوی بکات بتوانێت لەگەڵ ئەو دۆسیە کە توانێت قسە بکات. دیارە قسەکردنەکەیش تەسیرەتانێت دابنێت بۆ وێنە ئەگەر زەنگە دەیت لە کاتی پیاسەکردنە بۆ ڕەفیقەکۆ باشتر ئەوەیە کە باس بۆ وێنە ئەوە نەکەی کە مەسەڵەن ئەوە گۆشت 50,000 تمەنتر چووەتە سەرەوە یا ئەو بازی شتکەری باشتر هەیە بۆ ئەوەی کە ئەو ئەخبارانەی کە بەداخەوە هەند بۆ وێنە وەزیەت اقتصادی تۆ بیت ئەوە باسکەی خێرایی سرعتەکەت لە کاتی پیادە ڕەویەکە دێرێتە خوارەوە. بەڵام ئەگەر شتێکی جیان لە سەختی گەرژیان باسکەی وەکو ئەوەی کە تەبیعەت ئیمساڵ وایە و سەوزەڵانیەکە ئەمە حاڵەتە و ئەوش بەرامبەرم دارێکە بۆ نمونە گەڵاکانی ئاواسە و لە خوپۆقەی بۆ وێنێتر شتێکی جالبێ ئەوانە خۆی ئەتوانێت تەسیری بێ وتم کە چونکە نوویسندەی ئەو مەطلبە لە شوێنێکە هەیە کە ئەو مشکلاتی سرعەتی ئینترنت و فیلتر شکن و
ئەو شانیان نییە شاید بۆ ئێمە ئەوە جێبەجێ نەوێ، بەڵام تەلەفۆنکردنێکی سادە ئەوە بۆمان جێبەجێ ئەبێت، ئەتوانین بەوای ئەحواڵ پرسی قسەکردن ئەوە دەور و نەخشی بێت. جلپۆشین بۆ جلیش وتویە جلێکی باشی گەرەک نییە بۆ هەموو جلێکە بێت، بەڵام دیارە ئەگەر پێڵاوەکان ئەبێ باش بێت، پێڵاوبەرێکی باش بێت بۆ خۆر ئەوەی کە خۆر عەزیەت چاو نەکات لە کاتی پیاسەکردنە، ئەو کڵاوانەی کە لێواریان هەیە ئەو کڵاوگەرە ئەو ئەڵێت کە باشە بۆ کەسانێکە بۆ وەسەکە بیانووی خۆر و عەزیەتکردن ناو چاو ئەمانە نەتگەڵێت ئەو ئەتان لەو کڵاوگەرە کەڵک وەربگرن، عینەک دوودی یا عینە گەریشە ئەوبەتە 100% نین زۆر بەیان ئەتوانێت خۆر لە خۆی ئەو تیشکە لە خۆی ڕەت بێت و زەرەریان بێت. بۆ پێڵاو وتویە ئەگەر پێڵاوەکە زدە ئاو بێت، ئاو نەڕواتە ناوی زۆر باشترە. بەتایبەت وایە زۆربەی کەسانیش کە ئەتە عەلاقەیەکیشیان بە پیاسەکردن و پیادە ڕەوینەوەی کاتێکە بارانە باری یا دوای باران، بەتایبەت دوای باران بارین حسێکی خۆشی هەیە پیاسەکردن. ئەوە ئەڵێت کە ئەو پێڵاوە کە کەڵکی لێ وەرەگرن تژە ئاوی ئاو نەڕواتە ناوی، چونکە ئاو بڕواتە ناو پێڵاو و پیادە ڕەویکەی ئەوەسە قاچ تووشی بلۆککردن ئەبێت. بۆ جل ئشارەی کردووە کە ئەگەر جل مەبەستی شەڵوارە ئەگەر باریک بێت گوشاد نەبێت، چونگە گوشای بێت جل ئا لە یەک ئەو لێدان لە یەکە وستکاکە کەمێ بەر بە سرعەت و بەر بە خێراییەکە ئاگرێت. ئەڵێت ئەگەر ئەو جلەن ئەخر چۆن لە کاتی وەرزشی ناتوانین لە جلێک کەڵکۆر بگری کە زۆر تەنگ بێت، ئەبێ ئەڵێت کە ئەو نەژە گوشاد نەبێت کە جلەکە لە یەک بدات کە استکاک دروست بێت، چۆن هەوایشی لە ناوە جەمابێتەوە لە ئەوەسە کە سرعەتەکە تێرێتە خوارەوە. بۆیە وتوێت بۆ تایبەت لە مەچەکی پا تا زرانیەکان ئەو شوێنەیە کە جل ئەتوانێت با لە یەکە ئستکاکە دروستکات، ئەو تقریبان ئەبێت لە جلێک استفادەکەی کە نابێت تەنگ بێت، بەڵام نابێت ئەو نێشە گوشا بێت کە ئەو خێرای سرعەتە بگیرێت. کە دیارە مەسەڵەن بۆ وێنە فوتباڵیستەکان مثالێک لێ بدەین، بۆ وێنە فوتباڵیستەکان ئەو ساخبەنگەریانە هەیە کە بۆ سرعەت دانە پێیان کە سرعەتیان زیاکاتەوە، گۆرەویە کە ئەتوانیت ئەگەر شوێنەکە پارکێ بێت، پای کێوێک بێت، دەرەوەی شار بێت، محیتێکی ئازاد بێت، ئەڵبەتە پیاسەکردن هیچ عیب و ئیرادێک نییە، بەڵکو پۆنێکی موسبەتیشە هەر لە پیادەڕەوی شەقامێکیشە ئەوە کردێت، ئەوە بۆ ڕاحەتی بۆ تەسیراتێکە ئەوە هەیەی. دیارە ئەگەر خەتەرێکی شەویش بێ بۆ شەونما کە شەونمایك بێت لەسەر جلەکە کە ماشینێک هات لە دوورە و بزانێت کە یەک نەفەر خەریک پیادە ڕەویە، ئەوانیش بۆ ئەمنیەت گیانە و کەسە کەیس شەونماتانێت لەسەر مەچەک بێت، لەسەر دەستبەن وەک ساعات لەسەر مەچەکی دەستی داینێ، یا بازێ لیباسکەر هەیە خۆی جلگەر وەرزشی خۆیان ئەو خەتکەرەکە هەیەە لەسەر شان و قۆڵ و ئەمانە وەکو شەونما دروستیەکەن، ئەوانە ئەتوانێت دەور و نەخشی بێت. کۆڵە پشتی ئەڵێت ئەگەر کۆڵە پشتی سەختە ئەتوانن لەو کەمەربەنگەرە کە بە پەک کەمەری ئەیان ناسن کە وەکو کیفێک وایە و کەمەربەنێکە بە دۆر کەمەرە بەسکە هەم ژێگەی ئاوی هەیە، ئەمەتوانی تەلەفۆنەکەت لەوێ دابنی، کیفێک هەیە، وەسایلێکی تر هەیە ئەتوانی لەوێ دایبنی. ئەگەر وەکو خولاسەیەک ئشارەی پێکەین، چونکە پیاسە بەحسێکی مهمە لە سەر ژیانی ئەو کەسانە، ئەگەر وەکو خولاسە ئێمە ئشارێکی پێکەین ئەوە یەکە ئەم مەقالە وا ئەڵێت کە نووسەرەکەی لۆرن ئێلسۆنە متەخەسیسی فیزیۆتراپیە لە زانکۆی هاروارد دەرسەدات، ئەڵێ دوای ماوەی کە لەش ئەگەر ئێمە پیاز ڕەویەکەین دوای ماوەی کە لەش عادەتی پێکات شاید تەسیرێکی وای نەبێت، باشتر ئەوەیە کە ئەو خێرایە بۆی نەبان 20 تا 30 ثانیە 20 تا 30 دقیقا پیادە لە ڕەوی لە ڕۆژە تا 30% نەخۆشیگەر دڵ تێرێتە خوارەوە،
ئەوە یەکێک لە تەسیراتێکە کە هەیەی شاید کەمتر شتێک بێت کە ئەو تەسیراتە لەسەر ئەوەی کە هێنانە خوارەوەی نەخۆشیەکان دەڵبێت ئەو هەیە. ئەڵێت کە ئەگەر بە شوێنەکەتان ئەو شوێنە ماندوو بووگەن ئەتوانن شوێنەکە بگۆڕن بۆ ئەوەی کە کەیفەتی ئەو پیاسەکردنە ئەو بێتە سەرەوە پێشنیارگەرێکی کردبوو. پێشنیارەکان ئەوە بوو کە ئەتوانێت کە کەڵک وەربگریت لە هێدفۆن لەوەی کە ئەگەر ماندوو بوویت مەسیرێک هەموو کاتێکوەکی ئەو مەسیرە بگۆڕیت. بەڵام ئەسڵی مەقالەکە لەسەر ئەوە بوو کە بۆ ئەوەی کە بەدەن عادەتی پێنەکات ماوەیک سرعەتەکەت بووە سەرەوە بێرە حاڵەتێکی عادیەکەت دووبارە سرعەت بوو بە سەرەوە بێرە حاڵەت عادیەکە کە ئەوەی دیاری کردووە توانێت بە شێوەی زەمان بێت بۆ ئەوەی کە نیم دقیقە تا 1 دقیقە خێرا بچیت دوای ئەوە هێواشی بکەیتەوە 1 تا 2 دقیقە دیسانەوە سرعەت و بۆیتەوە سەرەوە دوبارە بێتێتە خوارە. ئەو ئشاراتیە کردبوو وتوی ئەگەر تایمەر سەعات ئەوە نییە پێت ئەتوانیت مەسیرەکان خۆت دیاری بکەیت. بۆ وێنە ئەگەر کەسێک عادەتی هەیە تواشای ئەرزکە ئەگەر ئەو بلوکە گەورەکان هەیە بۆ وێنە دەدانە بلوک تون بڕوات 15 دانەی کەمەو کاتەوە یا هەنگاوەکانی بشمێرێت 25 هەنگاو تون بڕوات یا 50 هەنگاو دوای ئەوە بێتەوە سەر حاڵ عادیەکانی ئەو دەستوراتە بوو بە خاطر ئەوە کە پیاسەیەکی تەسیر گوزار بێت لەسەر دڵ کە ئەم مەقالە چاپ کرا بوو. بۆ هیوایەی کە هەموو پارکەکان هەموو ئەو داوێنی کێوەکان ئەو جادانە هەیە یا ئەوەی کە کەسێک ئەڕوا بۆ سەرکارەکەی زیاتر ئیش لە قاچەکانی خۆی وەربگرێت لە پیاسە ڕەویە. من ئەگەر شتێکیشم لە بیر کوێت باشتر ئەوەیە کە جوڵە بێت یانێ هاوکات لەگەڵ قاچە دەستیش جوڵەی بێت حتممەە. بۆ هیوایە کە وتم تواو پارکەکان تواو پیادە ڕەوی شەقامەکان ئێمە ببینین کە جەمعیەتێکی زۆر خەریکی پیاسەکردنن پیادە ڕەویکردنن بە هەدەفی سڵامەتی دڵیانەوە. بۆ پەیامیشە لەلایەن خۆم و باقی هاوکارانم کات و ساتێکی خۆشتان بۆ باواتە خوازیین تا پێگەشتنەوەمان لە بەرنامەی داهاتوو ژیانێکی پڕ لە تەندروستیتان بۆ باوات.